ڕاهێنەری بەڕێز دەوێت ئەمڕۆ ئاماژە بە یەک بابەت بکە ئەویش بریتیە لە زانستی ڕاگررتنی پۆل لەکێکە لە ئەرکەکانی مامۆستا و بۆ خۆشی زانستە بەوەی کە چۆن بتوانێت مامۆستا لە ناو پۆلدا ئەو علمی دەیگەێنێ بە شێوازێکی وا بیگەێنێ کە زۆرینە ئیسفادە بکەن. دیارە ئەمەش پێویستی بە نەخشە ڕێژی هەیە، پێویستی بە پلانێکی باش هەیە. ئێستا لە ئەم خولەدا قسە لەسەر ئەو بابەتە دەکرێت چۆن مامۆستا کاتێ بێ بابەتێک دەگەیەنێ، چۆن پۆلەکەی ڕێک دەخا و چۆنایی مشارەکە بە قوتابیان و خوێندکاران دەکا بۆ ئەوەی دوجار لە ناو پلانی خۆیدا ئەو مامۆستا بەڕێزە ئامانجی کۆتایی بریتی بێ لە گەیاندنی هەموو ئەو زانیاریانە بیگەێنێ. ئەم خولانە ئامانجلەی بریتە لە ئەم بڵێن زیاتر جۆشدانەوەی مامۆستایە بە ڕێگە مدرنەکانی وانەوتنەوە و بە پێشخستنی با بڵێن پۆل بۆ ئەوەی دوجار ئاستی زانستی قوتابیان و خوێندکاران بەرزکاتەوە. ئەمەوێ بە مامۆستایان بڵێم کە نیزامی پەروەردە و فێرکردن بە تایبەتی فێرکردن لە ناوەندەکانی خوێندنە تەنها ئەو شێوە کلاسیکیە نییە کە چەند وەختە مامۆستایان و ناوەندەکانی خوێندن کاری لەسەرەکەن. ڕێگایەکی تر هەیە بۆ وتنەوەی وانەکان کە ئەویش بە سیستەماتکردنی وانەکانە لە ناوەندەکانی خوێندن. ئەم سیستەماتیکردنی وانەکان بەشداری پێکردنی قوتابیانە، ڕەواندنەوەی خەمەکانە، هاوبەشیکردنە، بەهێزکردنی پەیوەندیەکانە، جێڕانەوەی کاتە، بە گروپکردن گرنگێکی یەجگار تایبەتمەندێکی یەجگار زۆری هەیە. یەکیانەوەی کە هەمیشە قوتابی مامۆستاکەی خۆشەوێ، قوتابخانەکەی خۆشەوێ، هاوڕێکانی خۆشەوێ بۆ فێری گیانی هاوکاریە بن، سیستەماتیکی بە کۆمەڵایەتیکردنی قوتابی لە نظامی گروپەوە دەست پێەکە کە فێر ببێت لە دوجارە چۆن موسسەیەک بەڕێوەبەرێت، چۆن بتوانێت پەیوەندیەکانی ڕێک بخات، چۆن بتوانێت مەسەلەن سیاسەتی ئەوەی هەبێ بۆ کۆکردنەوەی زانیاری و بۆ دانانی پلان و بۆ گەیشتن بە ئەنجام.